کاگانی چۆڵێکی پێوە دیارە ئێرە پێ دوایە سیاسەتی دەسەڵاتداران سەری گرتووە دەسەڵاتداران دوێنێ حملەیەکی گەورەیان دەست پێ کرد کە بڕیار لە بوون چەدراوە ئەو حملە گەورەیان طبعاً میدیا وڵاتە بەشی هەرە زۆری لەسانەوە دیلای دەسەڵاتە و بە پارەی گشتی بنیاتراوە ئەو حملەوای لە خەڵک کرد سارد بێتوە پێی وابێ ئەمڕۆ بەیانی معاش دێ لە کاتێکا هیچ قەرارێکی موچە نییە تاوەکو ئەو کاتەی کە نەوت ڕادەست نەکرێت داهاتی ناوخۆ ڕادەست نەکرێت گرنگە ئەم چەند ڕۆژە فشار بەردەوام بێ بۆ ئەوەی ئەمان نەوت و داهاتەکە ڕادەستکەن و لە بەرامبەر موچە دابین بە دڵنیاییەوە هەوڵە ئەبێ ئینسان لەوە مەسوولە هەوڵی خۆی بدا فشار بکە بێتە سەر شەقام بنووسێ دەنگ بدا یعنی هەموو وەسایلانی بێدەستەوەی بەکاری بێنە هەتا وەکو خەڵک زیاتر ئامادە بێ کاریگەریەکە زیاترە بێ بە دڵنیایی لەبەرەوەی بێمنەتن پێیان وایە هەیە ژیان هەیە دادگایان هەیە ژیانی خەڵک لایەن بەهای نییە بنەماڵی بەرزانی و تاڵەبانی و فەردەکانیان خۆیان و مناڵێن خاوەنی ملیارەها دۆلارن بە نەوت بە زەوی بە مەرز بە هەموو شتێ منەتیان نییە بەوەی کە پێی وابێ مامەسایەک فەرمانبەرێک کە توانێڵە مدیرەکەشی منە سزا دەدەم واتە من نیزامێکی دیکتاتۆری تۆتالیتاریە بەڵام بە دڵنیاییەوە ئەکەوێ ئەم فۆرمە لە حکومڕانی بۆ لە خەڵکی ئەوان بەهێستیش نەچۆتە سەر تا بۆوان بچێتە سەر.